لە کوردستان سروشتێکی جوان و قەشەنگ و دڵگیرمان هەیە. خەڵکانێکی زۆر خەمی پاراستنی سروشت و ئاژەڵ و دارستانەکانیانە. بەڵام لە بەرامبەریشدا کەسانێکان دەست ناپارێزن لە تێکدانی ئەم سروشتە و لە ناوبردنی ئەو جانەوەرانەی مافیان هەیە وەک ئێمە لەم سروشتەدا بژین. بۆ ئەوەی ڕێگە نەدرێت ژینگەکەمان پشێوێت، کۆمەڵێک سەربازی ون شەو ڕۆژە خسۆتە سەریەک و ژیانیان خسۆتە مەترسیەوە تاوەکو ژینگەکەمان بپارێزن و دووریان کرد لە دەستی ئەو کەسانەی دەیانەوێت ژینگەی کوردستان تێک بدات. من دیلان محەممەد جەزا بە زنجیرەیەک لەگەڵ ئەو تیمە خۆنەویستانە دەبم کە شەو ڕۆژ نازانن چییە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان. لێرە ڕۆژێکی تەواو لەگەڵ تیمەکانی پۆلیسی دارستان و ژینگە بەڕێ دەکەم تا لە سەختی کارەکەیان و وردەکاریەکەی تێبگەین. السلام عليكم. السلام عليكم. سلام قربان تعال باشوني. جنابتان باش. حالا باشی. بخیر. دەستپاسەکەم. زن باشە. دەستپاسەکەم. حالا باشی. ئێوە باشن. چاوکانم دەستپاسەکەم. دەستپاسەکەم. کاڵ بڵا ئەمڕۆ چی بکەین؟ ئێوە بەخێر بێن، حەزەکەی با بجوڵێن بۆی کە بتوانین ئیشوکارەکانی شوێندەسی پۆلیسی دارستان لە سنووری قەرەداغا ببینین. فەرموون. کابڵە ئەرشی پۆلیسی دارستان و ژینگەی قەرەداغ چییە؟ چیەکەم ڕۆژانە لێرە؟ دیارە ئێمە ئەرشی پۆلیسی دارستان پاراستنی سامانی سروشتی ژینگەی ناوچەکەیە کە خۆی لە دارستان و باڵندە و ئاژەڵە کێویەکانە بینێتەوە. پاراستنی سامانی ئاوی ژێرزەویە، پاراستنی هەموو مڵک و ماڵی دەوڵەتە لەم سنوورە. چۆن هەڵسوکەوت لەگەڵ ڕاوچیەکانەکەن؟ مەفرەزەیان بۆ دانێن، خەڵک خەبەریان لێ ئەیە، چۆن وا ئەکەن کە نەهێڵەن زیان بە سروشتەکە بگەێنن؟ دیارە ئێمە لە پۆلیسی دارستان پلانی هەمیشەیی و پلانی وەرزیمان هەیە. زیاتر پلانە هەمیشەیەکان واتە ئێمە بە بەردەوامی مەفرەزەی گەڕۆکمان هەیە و سەرچاوی زانیاریمان هەیە و لەگەڵەوەشا کامێری چاودێریمان هەیە و کارمەندەکان لە هەموو سنوورەکە دابش کراون لەسەر چۆنیەتی هەواڵکۆکردنەوە لەسەر هەر دیاردەیەکی کە زیان بە سروشت دەگەێنێ. قورسترین کات بۆ ئەرکەکەی ئێوە کەیە؟ چ وەرزێکە؟ زیاتر وەرزی کەڵە هەرزە بەڕاستی. وەرزی کەڵە هەرز وەرزی جوودبوونی ئاژەڵە کێویەکانە کە ئێمە تەواوی کارمەندەکانمانەکەونە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ ئەوەی کە لەو حاڵەتەدا زیان بەر ئاژەڵە کێویەکان نەکەوێت لە جۆری بزنەکێوی. کارمەندی پێویستە لەبەردەستایە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم ناوچەیە و بەرەگەشی چەند ئەم ناوچەیە؟ دیارە قەرەداغ جوگرافیایەکی جیاوازیە لەگەڵ داوچەکانی ترە. قەرەداغ تایبەتمەندیەکی ژینگەی جیاوازیشی هەیە. کارمەندەکانیش وەکو پێویست کارمەندی پێویستمان نییە، بەڵام لەگەڵ ئەو بارودۆخەشە خۆمان گونجارنەوە بۆ ئەوەی کلێنێک دروست نەبێ کە ڕەنجی چەند ساڵی پۆلیسی دارستان لەم ناوچێ بە هەدەر بڕە. سنووری ناوچەکەتان چەندێکە؟ هیچ ئامارە لەبەردەستایە؟ ستوی ناوچەکەمان دیارە 86 گوندە بە پێی گوندەکان، بەڵام لەسەر بگەڕینەوە بۆ سەر نەخشە 61 کردە سنووری قەزای قەرەداغ کە پێکاتوە لە ناوچەیەکی شاخاوی و ژینگەی هەر بۆ خۆی بە تەبیعی جوگرافیایەکی سروشتی هەیە. ناوچەی شاخاوی سەختیشە لە ئەماکاتە، کۆنتڕۆڵکردنی ئەو ناوچەش سەختانە قورس نییە؟ ڕاستە قەرەداغ پێکاتەکەی بەتایبەتی کەرتی 35 قۆپی قەرەداغ کە دەکەوێتە ناو قۆپیەکانی قەرەداغ کەوتە ناو کەرتی 35ەوە ناوچێکی شاخاوی سەختە، بەڵام ئێمە هەوڵمانداوە لەگەڵ ئەو بارودۆخە خۆمان بگونجێین. بۆ نمونە 30 کامێرەی چاودێریمان لە سنوورەکە هەیە، 6 کامێرایەک پیتیزیێتە کە محرکە بۆ هەموو ناوچەکانە خاتە ژێر کۆنتترۆلەوە و لەگەڵەوە درۆنمان هەیە
و مەفرەزەی گەڕۆکمان هەیە و لەگەڵەوەش لە هەموو وەرزەکانە بەپی وەرزەکە و کاتەکان ئێمە چاودێری سنوورەکەکەین بۆ ئێستا لە ئێستادا وەرزی زیاتر پاراستی سەرچاوەکانی ئاوە کە ئاژەڵە کێویەکان و باڵندەکان و بەلەورەکانی لێ نزیکە بنەوە زیاتر فۆکسمان لەسەر و ناوچانەیە کە ئاژەڵە کێوەکانی لێخڕبنەوە لە وەرزی کەڵە هەرزا بە هەمان شێوە لەوە تێدەگەین کە چۆن تەعامل لەگەڵەوەدا بکەین و بیان پارێزی تا ئێستا چەند ڕاوچی دەستگیر کراوە چەند ئاژەڵ و باڵندە گەڕێنراوەتەوە بۆ سروشت ئامار هەیە لە بەدەستە؟ بەڵێ بە ڕێژەیەکی زۆر باش بە تایبەتی ئەم ساڵ ئێمە لە ئێستادا ساڵی ئەم ساڵ لە شەژمانی ڕابردووە زیاتر لە 35 پەڕاوی لێکۆڵینەوەمان لە بەشەکەدا کە لە قۆناغی کارڕایی لێکۆڵینەوەدا لەسەر بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە و لەگەڵەوە 22 تۆمەتباری تاگیراوە و چەندین حاڵەتی تریش هەبووە کە ڕەنگە ئێمە ئاگادار دەبوو بێتین لە چۆنێتی ڕاوکردنەکە بەڵام ئێمە بە دڵنیاییەوە هەمیشە پلانمان هەیە هەمیشە بەردەوامین خۆشەویستێکی تایبەتمان هەیە بۆ ژینگە و سروشتی ناوچەکە ئەویش بەڕاستی ئەوەی کە ناکرێتەوە فەرامۆشی بکەین هەوڵ و ماندووبوونی و کارمەندانە توانیمانە لەم قۆناغا بتوانین لە هەموو قۆناغەکان بە تایبەتی لەم قۆناغا ئەوەی کە کراوە بەهیمەتی و کارمەندانەیە بەڕاستی جێی دەستخۆشیشە خەڵکی ناوچەکە خەڵکێکی واعیە خەڵکێکە خۆشەویستێکی تایبەتیان بۆ سروشت و ژینگە هەیە بەڕاستی واشمان ئێمە تەعامل کرۆ لەگەڵ خەڵکی ناوچەکە کە ئەم سامانە سروشتیە ئەم ژینگە ئەم دارستانە هەر یەکەیان بۆ خۆیان زیاد لە ئێمە خۆشەویستێکی تایبەتیان هەبێ بۆ سروشتی ناوچەکە هەر ئەمەشە بۆ تەپاڵنەڕێکی واکە ئێمە زیاتر توانی بێتمان لە شوێن دەستمان دیار بێ لە سنووری قەرەداخە کابڵە ئەو ڕاوچانی کە دەستگیریانەکەن ڕێکارەکان چیە بەرامبەریانەگرنە بەر چۆن ڕێنماییان ئەەکەن دەرە لە جامی دەرچوونی مەفرەزەکانی ئێمە دوو حاڵەتمانە ئێمە گرتنەکان جیاوازی هەیە لە نێوانیانە ئێمە حاڵەتی تاوانی بینراوە تە جەریمەی مەشروعدا لە هەر حاڵەتێکی تاوانی بینراوە مەفرەزەکان ئێمە دەستکراون بۆەوەی کەسێکە بینێن جەریمەیەکەکە تاوانێکەکە بەرامبەر سروشتە بەرامبەر ژینگەیان هەر تاوانێکی ترە ئەمان دەست بەجێ هەوڵی دەستگیرکردن و دواتر ڕێکاری یاسایی لە ڕێگەی دادوەرەوە پڕاوی لێکۆڵینەوەی بۆ کرێتەوە بڕیاری بەرزدادوەر و ڕێکارەکانی لە دژی ئەنجام بدرێ سەبارەت بە هەندێک خەڵکی تریش بەڕاستی لە کاتێکدا لە خۆناقی تاقیق و ڕێکاری و سەردان و بۆ تەواوکردنی ڕێکارەکان ئێمە بەرکەوترمان هەیە لەگەڵ خەڵکانەدا کە ئارەزومەندی ڕاون یاخود سەرپێچیەکەن لە ڕووی ئاگرکەوتنەوە یاخود تێکدانی ژینگەوە یاخود زیادڕەویەکەنە سەر سنووری دارستانەکان ئێمە هەوڵە دەین تیان بگەێنین لێک تێگەشتێک هەبێ لەگەڵ تاشی هاوڵاتی ئەم سوورەدا بۆەوەی کە ئەم سەروەتە بەی خۆی بزانێ ئەم نیشتیمانە ئەم ژینگەی مڵکی هەمووانە چۆنەڵی نیشتیمانی هەمووانە هەرواش بڵێن ژینگەی هەمووانە لەبەرەوە ئێمە هەوڵە دەین زیاتر ئیسلاحی خەڵکەکە بکەین وای بێت واعی بێ خۆشەویستێکی تایبەتی بۆ سروشت و ژینگەکە هەبێ لە ئێمە زیاتر هەوڵبا لە جاری داهاتووە بەرگری لە ژینگە بکار نەگەوەی برەو بەو سەرپێچێ بداکە کردوێتی پێشتر لە کاتی ئاگرکەوتنەوەیە هەرم کارمەندانن کاچون بۆ ئاگرکوژێنەوە زیاتر حڵەتی ئاگرکەوتنەوە حڵەتێکی وەرزیە واتە لە کاتی وشکبوونی پوش و پاوەن و لە وەرگاکانایە لەو کاتەشدا ئێمە هەموو ساڵێک حڵەتی ئامادەباشی بۆ گرینە بەر خۆمانی بۆ ئاماداکەین بۆ یەکر حڵەتەکە ڕووبات چۆن ئێمە بتوانین ڕێگری بکەین بەڵام دیارە بەو ڕێژە کاربەندە ئێمە ناتوانین لە دەست بەجێ کۆنتترۆلی ئاگرەکە بکەین بەڵکو هەوڵە دەین تەواوی کارمەندەکان بخینە حاڵەتی هەمادەباشی و کۆیان کردن لە بنکە و خاڵەکانە و بیکەنە یەک تیمێک و بە یەک دەست و بە یەکتیم بە بەرنامە هەوڵی کوژانەوەی ئاگرەکە بین و بتوانین ڕێگری لە بکەین زۆر جار پلانی جیاوازمانە بێ بۆەوەی کە ئێمە چۆن ئاگرەکە کۆنتترۆلێت چکە ئاگر کاتی وایە هێزێکی ڕادەبەدەرە کە تۆ ناتوانانی بەرگری لێ بگری بەڵام ئێمە هەوڵە دەین لە تەجروبەی چەند ساڵەمانەوە لەگەڵ لەو ممارەسی ئەو چەند ساڵە کە ئێمە بەشدار بێن لە ئاگرکوژانەوەدا هەچەند لە ڕاستیدا ئاگرکوژانەوە ئیشی اختصاصی پۆلیسی دارستان نییە وەکو اختصاصەکە بەڵام وەکو ئەرشێکی نیشتیمانی ئەرچی هەمومانە بەڵام ئێمە لەگەڵەوە شات دەبێتە هۆی سروشت لە سووتانی سروشت و ژینگە و دارستانی ناوچەکە لە ئاگرکوژێنەوە زیاتر
نەبێتە حاڵەتێ کە خەڵکی تر زیاتر لە خەڵکی لایەنی پەیوەندیدار زیاتر ئێمە هەوڵمانداوە ڕێگری بکەین لەو بابەتەوە هەوڵمانداوە دۆزینەوەی تۆمەتبار لەسەر بکەری تاوان چێ بە دوایدا بڕێن بۆی بتوانین سزا بە سزای خۆیان بگەن بەڵام تیمەکانیش دیارە بەپێی تەجروبە و بە خەڵکی لە هاتوویان تیادایە و بە هەوڵ هیمەتی ئەو کارمەندانە هەمیشە پۆلیسی دارستان سەرمەشق بووە لە کوژانەوە و لە کۆنتترۆلکردنی ئاگرەکانە لەم سنوورە تا ئێساوەی کە تەجروبەتان کردووە هۆکاری کەوتنەوەی ئاگرەکان چی بوون لە سنوورەیەوەیە هۆکاری کەوتنەوەی ئاگرەکان جیاوازن دیارە هەر یەکەیان حاڵەتەکان تایبەتە یعنی ئەوە نییە بڵێ بتوانین بە چەند پێوەرێک دیاریان بکەین لەبەرەوە حاڵەتەکان هەر یەکەی هۆکارێکی خۆیە دیارە هۆکارەکان جیاوازن کاتی وا هەیە لە گوندنشینێک لە سنووری گوندەکەی خۆیان کەسێک شوانێک ئاگرێک چایەک لێنێ ئاگرەکە لە دەستی دەرەجێ گەشتارێک سەیران کەسێک دەبووە سێران بۆ سنوورەکەی ئێمە ئاشنانیە بەوەی چۆنێتی ئاگرەکە خەڵوزەکە جێڵێ ئەبێتە هۆی ئاگرکەوتنەوە کە کاتێکیش ئاگرەکەوێتەوە بەڕاستی ئەگەر دەست بەجێ ئامادە نەبی لەسەری لە ماوەیەکی زۆر کەمە تەشە ناگات چکە ناوچەکە ناوچەیەکی چڕ و ناوچەیەکە دارستانی چڕە و لەگەڵ پوش و پاوان لەم سنوورە جیاوازترە لە پوش و پاوان لە سنوورەکانی تر باسی پڵەن نەکرێ لە قەراخە تاسە بینیوتانە چی هەبووە بۆ نموناگەر ئاژەڵێکی دڕندە ڕوبەڕووی کارمەندەکانیش ببێتەوە چۆن ڕێکاری بەرامبەر ژیرێتە بەر دەرزی بێوەشکاریان پێە یاخود ئەوەیە کە ئەمریتەکەیان پێ چی ڕاستە لە ڕێگەی کامێرەکانمانەوە کارمەندی کامێرەمانی ئەم بەشە توانراوە چەند جارێ پڵنگەکە تەسویر کردی و تۆ وێنەی بگیرێ و لە ڕێگەی کامێری چاودێریەکانەوە بەردەوام ناوچەکە لە چاودێریەکەن لە بوونی هەر ئاژەڵێکی شوی بەڵام هیچ ئاژەڵێک تا ئێستا نەبووتە ئەوەی کە بە ڕێژەیەکی وابێ زیان بە مرۆڤەکان بگەێنێ وەکو بەراز ئەمە زۆر جار لە گوندنشینەکان گرفتیان هەیە لەگەڵیا کۆکو باسیەکان گەڵێکە زیان بە زەرعاتەکانیان ئەگەێنێ ئەمە تاسا هیچ ئیسنەیەک هەیە بۆی کە لە ناو ببرێن یاخۆ ڕێگەیان پێجێ دارە کوشتنی ئاژەڵی شێوی و ڕاوکردنی بە هەموو شێوەکانی قەدەغەیە بەڵام حاڵەتی سەسنایی تایە کە بەرازێکێکە لەو ئاژەڵانەی کە لە ڕێگەی فەرمانگەی ژینگەوە لە کاتێکدا سەلمێنرا لە ڕێگەی کارڕایەکانی لە ڕێگەی وحدەی ئیداریەکانەوە بەرزەکرێتەوە بۆ فەرمانگەی ژینگە گەگەشتە و قەنەعەتی کە زیانی گەیانەوە بە جوتیاران بەڵێ ڕێگری لە ناوبردنیان و دوورخستنەوانەکرێت لە سنوورەکە دەگمەنترین ئاژەڵ چی وە تاسابینی بەتان لێرەیە دەگمەنترین ئاژەڵ زیاتر ئەو پڵنەیە کە بینراوە لە سنوورەکە پێشتر ئەم داڵە چی بوو؟ وڵایی ئەوە ئێستا هاتین بینیمان لەسەر ئاوەکە بوو بەڵام دیار بوو نێتوانی بە باشی بڕوە ئیتر بە باشمانزانی بیگریم زانی مشکلەکەی چییە گرتمان داڵەکەمان گە بەڵام ئەوەی کە خێرا بڵین بە خێرایی پشکنێکمان بۆ کردو ئەم داڵە برینار نییە ئەم داڵە پێچێ بە تەمەند بێ بەڵام جیقڵدانەشی هیچی تانی دەوە ناچێت هیچی خوارد بێت چەند ڕۆژێک بێ واتە توانێت ڕاوکردنی نییەمە لە ئێستاانە چونکە دەنوکی شکاوە بەڵام هیچ بریناری و هیچ ئاسارێکی لیان ئەوی پێ دیار نییە احتیمالی هەیە بۆی شکانی دەنووشەوە باڕۆکارێک بێت یان نەخۆشی بێت هیچی نەخوارد بێ بەهێزیەکە هی ئەوەیە ئەمە جۆرەکەی چییە هیچ زانیاری پێ لەسەری وڵی زانیاری تەواوم لەسەر ئەمە نیە بەڵام پێچێمە شاهین بێ شاهین بێت بەڵێ باشە ئەمە ناتوانین ڕاوکەسە ئەم لەم کاتانەوەڵات چونکەەوە تا دەنوکی پێ دیارە هاشکاوە شکاوە ڕاستە پێوی دیارە ئەوە ئەم چی لەکەنەمە لای خۆمان دایانین خزمەتەکەین و دواتریش هەر ئێستا بین بۆ ڤێتەرنەری لە بەشی ڤێتەرنەری فاسی بۆ کرێەوەی کە پێویست بێ چارەسەر بۆ یەکرێ ئەگە چارەسەری وەرگرت و دوای چاکبوونی وێنینەوە لە سروشتی خۆیان بڕڵایەکە ڤێتەرنەری تایبەت بە پۆلیسی دارستانە کە یا لە هی قەزای قەراخە نا لە ڤێتەرنەری هەیە لە قەزای قەراق بەڵام زۆر جارێمە لە پێشتری شاکە ئاژەڵێک یا باڵندەیەکی دۆشەوە تووشی حاڵەتێکی وا بووە برتومانە بۆ ڤێتەرنەری لێو کۆنتاکتمانە لەگەڵ ڤێتەرنەریا لە سلێمانیە زۆربەی جار چارەسەر کرا و دوای هاتوۆتە لە سروشتی خۆی ئازاد کرا ئەمە چ خواردنێکی ئێنێ گۆشتێ دێتێ بێگووانە سەبێ گۆشتی بینێ هەروەکو شتێکی سەرەتایی لەبەرەوەی
دەنوکیشکا و هیچیشی تیان نیە دیارە جێقڵدانی هیچی تیان نیە هەتاوەکوی بێنە ڤێتەرنەری لێ فاسی زیاتری بۆ کرد. چی لەم گۆلە ئاواکەن ئێوە؟ وەڵا کاک گیلانجان ئەم گۆمە ئاوە تەقان ئەمە خۆمان دروستمان کردووە سەرچاوەکەی زۆر کەمە بەشەوە دڵۆ پێیەتە دڵۆ پێە شەو تۆزێ زیاتر ئەکای ئەمەش ئەم خەزانەمان بۆ کردووە لە بەتایبەتی بڵین لە وەرزی هاوینانە ئێمە ئیشاکەین مانگێک جارێک دوو جارین سیانەیەکەین ڕۆژانەین سەری لێ ئەین لەبەرەوە بزانین ڕاوچیشتی لەسەر نییە و دایان نەپۆشی و بڵین داگیریان نەکردووە بۆ ڕاو ئەو شتانە پاشی ئەەکەینەوە ئەنجا ئەم ئاوە خۆی سەرچاوەکەی ئەلو لاسەرەوەیە ئەوە نزیکی یاڵەکەیە زیاتر لێ ئەڕوخێ و پڕەبێتەوەوانە بە بۆری 20-25 مەترە سەرچاو منەوەڵمان بۆ کردووە ڕامان کێشاوە بۆ ئێرەیتر لێرە شوێنێکی فراوانە بەرفەریحە پاکە هیچ شتێکی تیان نییە هەر گیاندارێک بێت هەر کە و سوێسکێ بێ هەر شتێ بێ ئاوی لێ بخواتەوە پاکە بە بێتری زیەت ئاوەخواتەوە ئەڕوە ئەنجا ئەو شوێنانشی کە ئاوا زۆر چۆڵە و پاکاییە و ئەوانە ڕاوچی کەمتر دەتوانێت زەپەری پیابێنی واتە کەمتریان ئەم شوێنە بەڵێ کەمتریان ئەم شوێنانە ئەنجا ئەم شوێنش مسەیتەرین بەسەریا لە جادەکەەوە دیارە لە چواردەوری هەمووی چۆڵیە بۆیە بە سۆندە 20-25 مەتر زیاتر لە ناو بنیاڵەکان و ڕامان کێشاوە بۆ ئێرە بۆی پاکایی بێ و بتوانین سەیتەرە بکەین بەسەریا و بە جوانی پاچی کەینەوە شتیش بە ئیسراحەت ئاوی لێ بخواتەوە. چەند ساڵە پۆلیسی دارستانی چەند ساڵ خزمەتەکەی؟ من لە ساڵی 2005ەوە تاعین بووم تقریبا 21 ساڵە پۆلیسم 21 ساڵە گوێم بە هیچ شتێک نەیاوە بە تایبەتی خزمەتم بم قۆپیە کردووە یعنی بەڵێ لە ژێر ئەمراین ئێمە مدیرمان هەیە بەرپرسمان هەیە ئەمانە بەڵام ئەگەر پێشمان نەوترابێ هەموو ساڵێک هاتوین پێش وەخت یعنی لە باران بڕانە لە مانگی 5 هاتوین چەندکانەیەکی تایە ینی چەندکانەیەکەیە لەم قۆپیە من خۆم یەک دووکانی هەیە کە غێری پۆلیسەکان نەبێ و ڕەفیقەکانی خۆم نەبێ زۆر بەکەمی خەڵکە زانێ هەموو ساڵێ پاشی ئەەکەینەوە بۆ ئەوەی سنووری ئەم قۆپیانە ئاوی زۆر کەمە سەرچاوی ئاوی گەورەی نییە چەند سەرچاوەیەکی ئاویشی هەیە زۆرە ڕاکێشاوە بۆ دیاتەکان خۆزگای حکومت ئەوە بیکردایەتە پرۆژە و بەرنامە ئاو بیر و سەرچاوی بۆ دیاتەکان دابین کردای و ئەم سەرچاوانەی کە لە ناو قۆپیەکانە و ڕۆشتۆتە خوارەوە بۆ دیاتەکان ئەوە خۆی سەرچاوی ئاوی ڕسمی گیاندار و حیواناتی ئەم قۆپیانەیە داگیر کراوە لە ماوەی 21 ساڵی تەمەنتە کە لەم ناوە بووی ئاژەڵێکی زۆر دەگمەنە بینیوە وڵی ئەوەی کە زۆر دەگمەن بێت تەبان ئاژەڵی زۆر زۆرتیایە قۆپی بەڵام دوو جار پڵنگم بینیوە جوان بوو ئەرەوەڵا زۆر جوان بوو زۆر جوان بوو لێشمان نزیک بوو یعنی هیچ حرەکەی هیچ شتێکی وهای نەکرد کە ترسیە بێ باشە وەک لە کاتێکە کە ئەگەڕێن بەم ناوچەیە ڕۆبەڕووی ئاژەڵی درڕندەشە بنەوە تاسە هەبووە بە ترسیان لەسەر دروست ببێ خۆی زیاتر ئەوەی کە تۆزێک مەترسی لەسەر بێ بڵین بەراز ئەگەر نەچیتە پێشەوە لێ و یعنی ئەگەر نەچیتە نزیکی ئەو شوێنەی کە ئەوی لێ نایەت بوو تۆ لێرابی ئەو هەرچەنێ نزیک بێت لێ و ترسی نییە گورک ترسی نییە تێگەی یعنی پڵنگیشی سە خەڵک کە ئاوە بە شێوەیەک باسیەکە بڕوا بکە لە پشی لە ئەمانە زەلامە خۆن هیچ کێشەیەکیان نییە هیچ کێشەیەکیان نییە چەند شەو بەتەنیا لەگەڵ برادەرەکانما زۆر بە مرتاحی یعنی بڕوا بکە لە ماڵی شۆبین ئەوە مرتاحنین لێرە خەوتوین بەراز هاتووە گورگمان بینیوە هیچ کێشێکیان بۆ دروست نەکردوین هەتا ئیسا ئەوەی کە ترسیە بێ ئەوەی کە لێ بترسی تەنیا مارود و پشکە لەو دوانێ ئەو دوانێ ئەزەپەرەی پێ مارودوشکی زۆرە مارودوشکی زۆرە ئەرەوەڵا مارود و پشکی زۆرە بە تایبەتی ماری ئەم قۆپیە ڕێک کوڵەوەی بابی پێڵەن جۆرە مارێکە زۆر یعنی شەڕانیە ئەگەر قاچی لە نزیکیادانێ یان پیپیانی هیچ مەجالیتیانە کە پێوەی یاوی تا ئێستا بریندار بووی لە کاتیارکە برینداری وەکو بڵین مارود و پشک بێ یاخود برینداری تر بێت بڵین لە شاخ کەوتوم کە سەر کەوتون بۆ ئەو شاخانە ئێمە لە وەرزی کەڵە هەرزە هەموو بەیانیەک زوو بە تاریکی سەرەکەوینە سەرەوە بۆ ئەو شاخانە کەوتوم
کەوتم سرم شکاوە باڵم عزیەتی بووە پەنجە و دەسوشتم عزیەتی بۆ بەڵام شکانی تێنەکەوتووە بەڵام چەند جارێک دوو پشک پێوە یاو ناڕەحەتیم ئیشە ئێوە چییە؟ وڵی ناڕەحەتی ئەم ئیشەی ئێمە تەبان ئێمە خۆمان خۆشەویستیەکی تایبەتمانەیە بۆ ئیشەکە بۆ سروشتەکە بەڵام تۆ بتەوێ هەر ئیشێک بکەی ناڕەحەتی بەشی خۆی تایە ناڕەحەتی بەشی خۆی تایە بە تایبەتی کاتێک کە ئاگرەکەوێتەوە زۆر ناڕەحەتە بین من وەکو خۆم زۆرم پێ ناخۆشە کە ئاگرەکەوێتەوە هەموو توانایکی خۆمەکەمە کار بۆ ئەوەی بتوانم یەک لەقدار لەو ئاگرە ڕزگار بکەم یەک تەیر یەک باڵندە لەو ئاگرە ڕزگار بکەم بەداخەوە زۆر کە هەند بەهۆی کەمتەرخەمی کەسانێکەوە ئەو ئاگرا ناکەوێتەوە ئەمە بێتە هۆیەوەی ماڵوێرانی ژنگی ئەو ئاژەڵ و باڵندانە شتێک بچێ هاوکات سروشتەکە شتێک بچێت لەگەڵیان بەڕاستی کە بەهۆی کەمتەرخەمێکی زۆر کەمیشەوەی ئەگە ئاگری کوژێنەوە یاخۆ شوشەیە لە شوێنێکا فڕێنێن شتی ناخۆشی و بەسەر هاتوو لەم ئەرکەیە هەموو کەس تووشی ڕەخنە و قسە ئەو شتانە ئەبێت ئێمەش من بەش بە حاڵی خۆم جۆ بە هیچی نایم جۆ بە هیچ شتێکی نایم لە هەر کوێکا پێویستی کرد بێ پێویستی بەتوانای جەستەی من بوو بێ خستومەتە خزمەتی ئەو ئەرکەوە تێگەی بەڵام ئیتر پتێو نەتەوێت خەڵک هەر قسە ئەکا خەڵک جاری وا بووە ئێمە لە سنووری دیەکە ئەگەرمان کوژانەوە جۆمان لە قسەی ناخۆشی خەڵکی ئەو شوێنە بووە تێگەی کە قسەی کردووە یعنی ئێمە لە حاڵەکاتێکا چوین بۆ هاوکاری چوین ئاگر بکوژێنینەوە جۆمان لە قسەی ناخۆش بووە لە بەعزێ حاڵەکاتی شاکە بڵین هەر سنووری دیەکە هەر خەڵکی دیەکەیە پێی ئەزانێ خواردنی بۆیە ناوین ئاوی بۆیە ناوین یعنی بۆ ئێوارە خواردنی بۆ دروست کردوین بە تەواوەتی بەدەممانەوە بووە بەعزێ جاریش لەو شوێنانە قسە ئەبیسی بەڵام جووی پێناین ئێمە خۆشبەختانە ئیش و کاری خۆمان بەڕێیەکەین خەڵکیم ناوچەی بەڵێ خەڵکی ئەم چیانە چیە گەێنێ لە لای تۆ وەڵی ئەم چیانە تەبعاً کە ئەیبینی تەواوی جوانی سروشت پێبەخشێ ئەنجا کە سەیری ئەەکەی کە لێ ئەمێنیتەوە یعنی تەواوی یادەوەری باو باپیران و خەڵکێکی بڵێن خەڵکێکی بەتەمەن کە تیای ژیاوە و ئەیBC و بینی و تا لەم سروشتا ژیاوە ئەو نەماوە سروشتەکە بینی شێوازی ئەویەتەوە بەرچاو یعنی بە تەواوەتی یادگاریەکە ئەیبینی وتە خەڵکی شۆم خەڵکی کۆشتی خواروم دیەکە لەم بەردەستە ئەتوانین لە شار بژیت وەڵایی مەگەر ئیژبار بم قەت بیری لێ ناکەمەوە ئیتر وا پەروەردەم لەم سروشتا گەورە بووم یعنی مەگەر ئەوەی کە هەموو پێداویستیە هەموو ئەوەنە سروشتێکی وەهام بۆ بڕەخسێ لە شارە ئەم سروشتەم لە بێبەرێتەوە ئەینا ئەگەر بەدێنیش بچمە سلێمانی یعنی بڕوا بکە زۆر بەکەمی ئەمێنمەوە لە سلێمانی ئەگەر ڕێمەوە قەرەخ کاگۆزان چیەکە ئێستا لێرە تۆ کار گیلانجان وەڵامە کامێرەی چاودێریە دایئەنین باشە لێرە کامێرەکان دائنین بۆی کە هەر ئاژەڵێکی دەگمەن بیان هەر ئاژەڵە کە لێرە هەبێت زۆر جار باڵندە کە بە بەری ڕۆی ئەمە هەمووکو بەحسێکی شەمەوەکوی کە تەسویرێکی سوود لە تەسویرەکە وەرەگرین لەبەرەوە دانین زۆر جار دانرێت مەسەڵەن بۆ حاڵەتێکی لە شوێنێکی ئاواگەر حاڵەتێک ڕوویابێ ئەگەر نووسەر کامێرەکە ئەمزانی لە ڕێگەی ئەمەوەیکی تۆمار کردووە چەند کامێرتان لەمە هەیە بەم شێوازەکە دایان 6 کامێرەمان هەیە 6 دانتان هەیە ئەمە زۆر تەسویرەکە ئەو کاتێکە تەسویرەکە زۆر بەدەست خۆمانە بەرنامجکردنەکەی چەندێک بمانێت چۆنی بمانێت ئەتوانین بۆ شێوە بەرنامجگەین کوالیتی بەرزە خراپ نییە باشە تقریبا ئێستا لە شوێنێکی شاراوەیە بێ دایبنی وایە بەڵێ لە شوێنێکی مەخفیا داینێ ئێمە دواتر بەرنامجی شەکەین و ئێتر ئێمە منۆکو خۆم ئەمیشاکەم دێمە جاروات چاودێریەکەم لیا دواتر ئێمە کامێرەکان هەڵەگرمەوە ئەوەی تەسویری تیا بوو بێ ئیسفادەی لەکەین
زۆرجار تەسویرەکان نەگەین بە پێیجمانە لە بەڕێوەبەری داستان ژگەی پارێزگای سلێمانی بەڵێ لەوێ زۆرجار لێوە بڵاو بێتەوە یان کاتێکە کەناڵێکیان یەکێک وەکو بەڕێسانێت ئێمە سوودی دەبینین ئەتوان لێەوە ئیشەکانمان دەرەکەین. بەدەر لەم کارە چی ترەکەیت؟ من کارپێکەری درۆنیشم درۆنیش بەکارێنم زۆر جاریش کامێری چاودێری پیتیزێتمانەیە لێوەش بە چاودێری منتیقەکەکەین بۆ حاڵەتێکی پێویستکە پێویستکە. درۆنەکە بۆ چی بەکارێنن؟ وڵی درۆنەکە زیاتر وەکو تەسویری پێکەین بە تایبەتی لە وەرزی کەڵارزا زۆر بەعینی لەو کاتە زۆر بەکارێنی وەرزی کەڵهەرز چییە؟ وەرزی جوودبوونی بزنەکێویەکانە. بەڵێ لەو وەرزەیە لە وەرزی کەڵارزا زۆر بەکارێنی زۆر تەسویری لە نزیکەوە توانین تەسویری کەڵەکی و بزنەکێویەکانی پێ بکەین زۆر جار بۆ حاڵەتێکە بۆ دابرین لە شوێنەکە کە دارە بڕدرێت بۆ بە درۆنەچین لە حاڵەتی ترا وەکو تەقەیە کراوێ ئێمە بە درۆنەچین چاودێری ئەو شوێناکەین پێشەوەی مەفرەزەکە دابەزێت درۆنەچێت ئەو شوێنەوە کەشفێکات لە حاڵەتێکە لە حاڵەتی ڕاوچە لە حاڵەتی تەسویری خۆمانە لە حاڵەتی ئاگرکەوتنەوە بۆ تەسویری مەسەن مەفرەزەکانمان لە هەموو ڕێک و ئیسفادە لە درۆنەکەکەین. خەت هەبووە لە ڕێگەی درۆنەکەەوە کەسێک کەشف بکەن کە خەریکی دار بڕین بۆ بێ یاخۆ خەریکی چەند حاڵەتێکە بۆ کە نەک هەربڵین دابرین خەڵکە بۆ خەریکی کاری نایاسایی بووە لە ڕێگەی درۆنەکەەوە کەشف بوو بەڵام دواتر ڕێکاری یاسایی لە دژی گیراوەتە بەر ئەو کەسانی کە درۆنە فڕێنن بەردەوام دیمەنێکی جیاوازترە بینن لەو کەسانی کە لەسەر زەوین چی جوانە بینیوە چی زۆر دەگمەنێ بینیوە. وەڵاهی وەکو دەگمەن ئێمە لێرە زیاتر وەکو پێم وتی تەسویری ئاژەڵەکانەکەین وەکو ئاژەڵی دەگمەن لە ڕێی درۆنەوە نەمبینیوە بەڵام ئەوەنەی کە ئەچێتە سروشتی قۆپی قەراغ سروشتێکی زۆر جوانە کاتێک کە هەرۆکو خۆ دڵی کە بەرزە بێتەوە کە ئەو زنجیرە چیانە ئەبینی هەمی بە لە یەک ئاراستە ئەبینی شتێکی زۆر جوانە عنی ئەو زۆر سەرنجی من ڕاکێشە زۆر جاریش لە تەسویرەکانمە ئەوە دووباراکەم بەردەوام بەغیلیتان پێ بەم ئەو دیمەنی ئێوەی بینێت لە ناوچەی قەرەداخە ئەو زنجیرە چیانی کە لێرە هەیە بە ناوی خۆپیەکانی قەرەداغ ئەمەنە تایبەتە چاو لە بینینی تێر نابێ جاکۆی کە و بە ئاژەڵە دەگمەنانشی کە لێرە هەیە من نامەوێ بگەڕێمەوە بەڵام وەرمەگرن بە خێری برا حاچکەی ماڵی خۆت قەت هەبووە هێرش بکرێتە سەرم کامێرانە خەڵک ببینێت و لی بکاتەوە یا شتێ لەو شێوەیە بەڵێ من خۆم کامێرەم هەبوو خەڵک بردوێتی بەڵام ئێمە زۆر جار ناچارەبین لە شوێنی زۆر سڕیا کامێرەکان دابنین ینی خۆ ئەگەر لە ترسی ئەوە نەبێت کە ڕاوچی یان خەڵکێکی تر یە دەستکاریەکە زیانی پێگەینیان ئەیبات ئەماتوانین لە شوێنی زۆر باشە دایبنین زیاتر سوودی لێ ببینین بۆ هەلایانی کەم وەکو بەحسێک بووی کە بزانین چه ئاژەڵێکی دەگمەن لە سنوورەکەمانە هەیە و یان ژمارەی ئاژەڵەکان چەندێکە کە لە سنوورەکەمانە هەیە بەڵام لەبەرەوەی کە ترسی ئەومانە لەلایەن ڕاوچیەکەیان خەڵکێکی ترەوە ببرێت و بشکێ و دەستکاری بکرێ و مەجبورین لە شوێنی زۆر مەخفیا دایبنین زۆر جاریش ئەو شوێنە ئەوە نیە کە ئێمە ئەمانێت قەت بووە کامێرە لە شوێنەکە دابنیت و دوای شوێنەکەی نەدۆزی بێتەوە بەڵێ بۆ وڵا جار هەبووە بە 2-3 ساعت گەڕاوم هەتاکو شوێنەکەیم دۆزیوێتەوە بەڵام دواتر فێر بووبوومتر لە لۆکیشنەکەی مۆرەگل لۆکیشنێکم دروستە کرد بۆی و باشوتر لەوە دو ئەو تووشێکێشێنە بەڵام پێشتر بەڵێ بەکارهێنانی تەکنۆلۆژیە لەوانێت تێچووی زۆر بێت هەم لە درۆن هەم لەو کامێرە پێشکەوتوانی کە هەیە تا چەندێ بۆتان دابی نەکرێن بابەتانە وڵای ئامێرەکانمان زۆر پێشکەوتونیە و ئەم کامێرانەش لە ڕاستیە ئەمە سوپاسی ڕێکخراوێکەکەین کە دایان پێمان دواتر ئێستا گەر من بڵێن بەشی قەراغ لە چاو کۆمەڵە بەشیرا زۆر باشە با پیا عنی ئەوەش بڵێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئیشەکان کامێرە و تەکنۆلۆژیەکانی ئەمە لەگە سەردەمان ناڕۆ جاروات چقە بەسێت 10 ساڵ لە یەک مۆدێلە ئەمە تەسویرەکەین 10 ساڵ 12 ساڵ من کامێری فۆتۆم هەیە لە 2010 هەیە کامێری دیڤیکامە هی مۆدیلی 2011 ئەوە لە هیچ شوێنێکا سوورەی نەما یانی تەسویریشی پێبگەی سوودی نەبۆ کەناڵێ نەبۆ خۆدێ نەبۆ سوۆشیال میدیا بۆ هیچ سوودی لێ نابینین ئەوەی کە لێسا سوودی لێ بینین یعنی زیاتر وای لێ هاتووە ئێتیما دەخینە سەر مۆبایلی پێشکەوتوی سەردەم بۆنێکی خۆشی هەیە و برنج بەدار و مریشک بەدار ئەوە بەردەوام ئاوا خواردن دێنێن لێرە بەڵێ
چیتان هەیە بۆ نمونە ڕۆژانە چی حاضرەکەن ڕۆژانە کەوتۆ ڕۆژی وایە فاسۆلیە ڕۆژی وایە لۆبیایە ڕۆژی وایە نۆکە ئەمە سادە بامەیە کوولەکەیە بەس ئیتر لە هەفتەکەی شا دوو جار مریشکی تێکەوە جاری ژوایە گۆشتی حیوانی تێەکەین ئەمە چی ئەم خواردنانە دابینەکە هەر ڕۆژی یەکێکمان نەنە مەبەسم دابینکردنەکەی حکوومەت دابینەکە یاخود لەسەر گیرفانی ناوەڵا لەسەر گرفانی خۆمان واتە شوانە لێرە ئەمێننەوە لە واجبان و خواردنەکەش لەسەر گیرفانی خۆتانە بەڵێ ئیسا لە دوکانی گەیەنین بە قەرس سێوەش بێ لێ بڵین 12 کەسین هەر سێوەش بەکەمان بەقەر زێک دوکانێن کە مەعاژاو چەندێکمان لابوو یەکی نەفەری ئەوەنە کۆکەینەوە و پارەکەی ئێوە بەدەرن لەو بنکێ لەو بەشێکە لە ناو قەراخە لە شوێنێکی ترە شوێنەکەی ئێوە لە قۆپیەکانەوە بەڵێ ئەو شتانە چێکە تا ئێستا بەسەرە هاتۆ لەو ساڵانێ لێرە شتێک کە بیرە نەچێتەوە وەڵی تۆ چی وەکو بابەتێکی تایبەت وەکو حەدەسێک وەکو گرتنی کەسێک ڕاوچیەک وڵی شتێکی ئاوا بەسەر ئێمان ناتۆ لە منتیقی قەراق ئاسپاس بۆ خۆی گەورە هەمووی تێگەشتۆ بە هەر چوینێت بەسەر هەر ڕاوچیەکە ئەوە نەبووە شەڕەتە قوشتمان لەگەڵا کاویان خۆی نایە بەدەستەوە لە ئەوەی کە من ئەوە بۆ 21 ساڵەچە پۆلیسم لە بەشی قەراقا قۆپیەکانم بینیەوە بەشەکەم بینیوە بنکەکانی کەم بینیوە ئەوە نا شتێکی وان بەسەرا نەهاتۆ بڵێ کە بڵێم بەلامۆ ناخۆش بوو بێ قەت هەبوو لە کاتی ناخواردنە دابنیشتن و خەیت ناخواردن تەلەفۆنتان بۆ کرێ بڵێن شوێنێک بۆنە ئاگری گرتووە دار بڕی لێ یاخۆ ڕاوچی لێ و هەستا بێت بەجێتانش بێ لە ڕەمەزانە نەقلیێرەکراومە تۆ چەناجا لە بەشی قەراخە سفرەکەمان داخسوس ئاوا دەستمان بردو بۆ کەوچەکە و تەلەفۆنمان بۆ هاتووتیانە دەرچوونە بەجێتانیشەوە ئارە وەڵا بەجێمانێشتە جاری وا بۆ باڵی مەغریبی ژاتینەوە نانی ئێوار و نیوە ڕۆما کرۆ بە یەکی کاتینەتەوە شەکەم خۆشەوە ئیشەکەی خۆم ئارە وەڵا تا سەری ئەسقات قەت لی پەشیمانی ناوەڵ ناوە دەستەکانە خۆش بێ ئەرێ کاکە وڵای مخێ سوێن بێتەوەی دەمێت شتێکم بەنێ بابی خۆم لە بانی و نانم نەخواردووە وەڵام تۆز حەزم نەستنگە ئای جا ئەمە بەدار لێیان ناوە جا ئەمەی کە ئەم کەسە خۆنەویستانە لەم سروشتە جوانە دەسەکانە خۆش بێ ئەم خواردنە جوانە دروستەکان لەسەر ئەرشی خۆیان لەسەر گیرفانی خۆیان وەکو پاڵەوانێک ئەم ناوە پارێزن هەموو وەکو ژینگەکەی هەم وەکو ئەو ئاژەڵ و باڵندە و پەلەوەرانی کە لەم شوێنەیە هەن بۆیە من دڵنیام کە خواردنی دەستیان تام و چێژێکی تری هەیە لەبەری لە سروشتی کوردستانە نەوێ خۆم تاقیکەمەوە ئەوەی کە هەیە یاڕەوی دەستان خۆش وڵی بەلەزەکە یاخوا عافێتان بێ نۆشی بڕێخۆ بەزدیا بێ خوا بەخێر بێ سەر چاو ئێستا هیچ کاتی هەبوو کە ڕۆبەڕووی مەترسی بوو بیتەوە لە کاتی هەرکەکەتە وڵایی زۆر جارێمە کە دەرەچین شەوان دەرەچین بە تایبەتی کە بۆ شەوانی شەوارە و ڕاوچوانەکە زۆر دەرەچی نازانی کابێ ڕاوچی چی پێیە فەنگی پێە تاپڕی پێ چی پێ بۆ هەیە ئەگەری هەموو شتێک ڕوەدات بەڵام ئێمە تایسی لەخوا بەزابێت لە منتیقی قەراقات و شێ و کێشانە نەبووین تۆ ڕوبەڕووی سیلاح و تەقە و کۆمەڵە شتوینەوە خەڵتەقەمالی و کاوانە ئێتر شتیش ئەبێت بەڵام شەوان کە دەرەچین زۆری ئێمە ڕوبەڕووی کۆمەڵە خەڵکە بیتەوە شەوارەکە یا شتێکە کات کە ئەچیتە لایەوە کە دەستگی دەکەیت لەو کاتە کابرات شتەکەی پێ یا شتەکەی فڕیاوە لە موقعی ڕاوەکە ئەڵێ من ڕاوم نەکرد و تووشی دەنگەدەنگەبی لەگەڵیا ئەو شتانە ڕوویا بەڵام شتێکی وانە کە زەق و دیار بێت زۆرترین سەر پێچیانت چییە کە زۆر سوڵفەیەکەنەوە وڵاو کە سوتفەیەک ئێمە بە دیاردەی ڕاوە یەکەم دەرەجەیەک دومیان داربڕینە ئەم جارە خەڵوسکردنە ئاو شتانەیە بەسەرهاتێک چوو بەسەر هاتووە لە کاتی واجبە وڵی ئەوەی کە بەسەرمان هاتووی سەوکو خۆم شخصی خۆم کە شتیوان بەسەر ناتوە بە زەقی بڵێن شتێک بێکە دیار بێ بەڵامێتە شتێ بەسەریە دەنگ ڕوبڕووی خەڵکە بیتەوە خەڵق قسە و پێڵێ خەڵک شتی پێڵە ئەمانە هەیە بەڵامێتە تۆ ئەرکە بین کە ئەرکشی بینی ڕوبڕی هەموو شتێکە بیتەوە داوامتان چۆنە چەندێک لە دەوامن چەندێک لە ماڵەوەن وڵای 4 ڕۆژ و 4 شەو لە دەوامین 8 ڕۆژ لە ماڵین 4 شەو لە داوامنەوە
باشە دووربوون لە ماڵەوە ناخۆش نییە؟ بەرە وڵا ناخۆشە بەڵامتم معیشەتی ژیانیشە مەجبورین دوایکردین تر ئەمە هەڵبژاردن پیشەمە هەڵبژاردەوە مەجبورین دوایکردین. چەند مناڵە هەیە؟ سێ مناڵەمەوەڵە تەمەنیا بچووکە؟ نەوەڵا شکر گەورن بچووەکەم تەمەنی 12 ساڵە و گەورەکەشم تەمەنی 18 ساڵە. کاتێک ئاگەڕۆی تۆ لە داوام چی و پێڵێن؟ وڵاتە بیرتەکەن و باشی پیاکەن و هەستێکی خۆشە بەڕاستی. چەند شەو لە داوامی؟ وەڵی سێم شەو سێ شەوە داوامین بانیمانماوە دوبانی بەدلەبین. بیری ماڵۆشە ئارەوەڵا ئێتر بیرەکەی بەڵامێت تۆ مەجبوریشی چیەکەی دۆخ و گوزەرانتان چۆنە؟ وڵی لەخوا بەزیابێت داوامەکەیتر خەریکە بین لەگەڵ یا و ئیشەکەشمان ئەمێت مەجبورین بڕێن لەگەڵی. نەخۆشترین کاتی ساڵکەیە بۆ ئێوە بۆ نمونە چوەرز ناخۆشترین کات بۆ ئێمە بە تایبەتی هاوین بۆ ئاگرکەوتنەوە ناخۆشە هیلاکە بین زۆر هیلاکەبین بەڕاستی ئەمجا کەرەستی پێویستی شوەکو ئەبوو ئاگرگوژانەوەشتی چوەمان لە بەردەستان نییە بلاوەرمان هەیە بلاوەرەکانش تۆ ناتوانانی بۆ هەموو شوێنێک بیبێ زۆر کات کە ئاگرگوژانەوەش خۆ دەزانی منتیقی قەراق شاخاویە شوێنتیا سەختە درەنگ ئاگرەکوشە دوچار ئاگرەکەوێتەوە دوو شەو دوو ڕۆژ ئێمە بەڕێوین ئەشی کوژێنی نۆ هەڵەگرسێتەوە بەهۆی دار و سروشتەکەەوە ئەمە ئەوە لە وەرزی زستانی شەوارە و کە شەوەشەی باران و تەرزەوانە دەرەچین ئەوەش ناخۆشە بەخ تا ئێستا ئاژەڵی دڕندە چی بینیوە؟ وڵی ئاژەر دەندە بخۆم لە ساڵی 2012 کامێرەمانی بەشی پۆلیس ئاسانی قەراق بووم پڵنگم تەسویر کرد لە مانگی دوا بوو شاقە بڕاوەکەی پێڵن دوانە تەسویرم کرد ئەو جارە پڵنگە بینی و تەسویرشم کردووە هیچ نەترسای کاتێک ناوەڵات دوور بوو لێمە بەڵامەتی کامێرەکە زوم کراون پێشە بە ئەمە سافەیەک دوور و بەڵامێتت خۆت شتێک کە تۆ هەموو شتێک ئاژەڵی ئینسانە ترسێت مەگە بچی بەسەریا حاڵەکاتی بەشکی هەیە یا بچی بەسەریات لەو حاڵەکەتانە تۆزێک ترس ناکەین نەوەڵات دوور بە دوور ترسی نییە. چ کاتێک هیچ مووقیفێک هەبوو کە ئاژەڵێک بە برینداری بدۆزنە یا بە مردووی بیدۆزنەوە ینی دڵە ژانی کرد بێ بۆی خۆم لە شوێنێکە پێڵی مۆتار هاوین بوو بەیانەکەی من کامێرەم پێ بۆ تەسویرە چووم کەرۆشێکم بینی کەرۆشەکە تەقان لێ کرده بوو بەچکەی هەبوو کەرۆشەکە بەچکەی هەبووتی بەچکەکان دیار بەجێ هێڵاو بە ژێرسکی ڕووتا بووە کە چووم دیار بۆ شەو تەقەی لێکرا بوو من بەیانی چووم ئایب نەبێگوانی کەرشکام لێکرد شیری لێ هاو ئەو لە ڕاستی زۆر ناخۆش بوو بەرامە. هیچ حاڵەتی هەبوو کاتێ ڕاوچێکتان دەستگیر کرد بێت و بڵێ من ئیشی وام نەکردشتی بەڵێ حاڵەکات بووە کەڕەتێک لە سنوورێک بوو لە شوێنی قەراق بڵێن لە قەراسنووری قەراغا لە شوێنێک بوو هاوڵاتیەک دوو هاوڵاتی بوون لە ڕاو بوون خۆم بەرو دوا بە دویانە بووم مەفرەزەکەشمان لە پێشەوە لە کەمی نابوون کە چوون بۆ موقعی شوێنەکە هاوڵاتیان گەشتە شوێنەکە دانەیەکمان دەستگیر کرد کەوێکی پێ بوو شان تاپڕێکی پێ بوو ئەوەی کە تاپڕەکەی پێ بوو فڕێیان ڕای کرد دوای ئەوەی کە کەوەکەی پێ بوو دەستگیرمان کرد ئەمەی کە کەوەکەی پێ بوو حاشایەکە دەی ئەو لەگەڵ منان نەبووە بەشە دەگەشت بەرو دوا بە دویانە بووین دوای 15 مەترە دوور ملیانە هەتا گەینە مەفرەزەکە شکە بە تەنیا خۆت ناتوانانی دوو کەس بگری ئەگە تاکەتە مەفرەزەکە و کەمینەکەەوە باشە ینی حاشای لە برادەکەی خۆراوەڵا ئێتەوە حاڵەکەتان ڕوبەڕوومان نەبێتەوە حاکمش بانگمانەکە جاری وا هەیە بۆ شایەتی دانوانە بانگمانەکە لەو حاڵەکەتانە کابرا حاشای لێگا چی لێ بکەین خۆ و دانیشتوی قەراخی بەڵێ چەند ساڵە پیشە و پۆلیسی دارستانە لە 2005 تاعین بووم وڵات ڕێسەر نزیکی 21 ساڵە ئاراوەڵا دەست و پەنجە لەگەڵا نەرم کردووە ئاراوەڵا کات دەتوانین وازی لێ بێنی وڵی ناوەڵام مەعیشەتی ژیانە بە تەمانی واز دەبین تازم پیشە ماڵم زاردووە لەگەڵ یاڕۆ ئینشاڵە ئیتر تەمەن باقی بێت تازە ڕەمان کێشا لەگەڵ یاڕۆ ئەی خۆشەویستی بۆ ئیشەکە وڵا خۆشەویستیمان نییە بۆ ئیشەکە ئینشەڵا هەر بەردەوامیشە بین چی و بەسەر هاتووە کە بیرێ نەچێتەوە موقیفێکی ناخۆش بۆ بێت ئێمە چونکە دەرچوونمان هەیە ئیش و کارەکەمان ئەوەیە بەسەر 10 ساعتچین تێگەی حاڵەکە زۆر ڕۆیە بەڵام یەکێک لەوانە کە نزیکترین حاڵەکات بێت تقریبن مانگنیوە لەمە پێش ئاگرێک کەوتەوە لەو شاخی ئەو بەرشاخی ئاوایی پێڵێن ئەوەی دەلوجە بەڵێ شاخی دەلوجە
دوو ڕۆژ و شەیەک بۆ ئاگرمانە کوژانەوە تەبعا نەخەوتە بووین هیلاک بووین زۆربەی ژەمەکان پسکیتمانە خوارد ئاو پسکیتمانە خوارد یەک ژەم نانمان خوارد بوو یەک ژەم بۆ ینی خواردنیان بۆ ناهێنان شاخەکە دوور بوو خواردنی بڵین وەکو چێشتۆشتانە پێمان نەئەگەی بەڵام خۆمان برادەر و ئەوانە کە ئاهاو بۆ ئەوێ تەلەفۆنیا کرد چیتانەوێ بڵێ وەکو پسکیت و ئەو شتانەشتی ئاکەزایی بۆ هاوردین ئەجا کاگەشتینەوە مقڕەکە ئاگرەکەمانە کوژانەوە گەشتینەوە دایرە بۆ نمونە سەعات 4 ئەوانە بۆ هەر فریای خۆشوەرین و خەوە کەوتی فریای نان خواردن ناکەوتی نان بۆ ناخورایی لاک بووی وەلحاڵ دوو ڕۆژ و شەیەک بۆ ئاگرمانە کوژانەوە هەتا بڕیارمان ناک لەگەڵ برادەرەکانە کە هەتا نەیکوژێنینەوە تەواو سقوت بە ئاگرەکە نەکەی نەڕۆین تێگەی لەبەرەوە ئەو نەکوژانمانەوە هەڵگیرسایە و کۆتەرەغ لە بوویەوە ئاگرەکە ئەکەوتەوە زۆر هیلاک بووین زۆر بێتاقەت بووین من پێڵاوەکانم سووتا هەردووچیان سووتا بن پێم سووتا بوو ئەو کوڕی ڕەفیقم شۆفێرەکە ئەوتی من ڕێناکەم بە ناو شاخ و ئاگرەکە پێڵاوەکانی خۆی یا بە من دوایە کە چوینە خوارەوە بۆ ناو دیەکە خەڵکی دیەکەی لێبوو دەمەتەقییانەکرد گوێمان لێبوو ئیتر نزیک بوون گوێمان لێبووتیان ئەگەر پۆلیس ئاگرەکەی کوژانایەتەوە هاوکاری بکردی نایە ئەوە بەو شێوە تەشنەی ناکرد و ناسووتاوەمان زۆر بەلاوە ناخۆش ئەو موقیفم زۆر بەلاوە ناخۆش بخۆ بەڵام لە پێشەوانی ئەوەشە هەیە کە خەڵکێک هەیە زۆر بەهانەی تیمەکانی حکوومەتی شەواز بەڵێ کۆمەڵێکی تیا بوو بڵێن خۆبەخشانە خەڵکی سەرکۆ بوو خەڵکی ناو قەراغ بوو هاتبوو ئاوی ساردیان یە نابوو خواردنیان یە نابوو بە بەردەوامی لەگەڵمان هاوکاریانە کردین ئاگرەکەیانە کوژانەوە بێ ئەوەی هیچ بەرژەوەندیکشیان لێوێ بێ بەس بۆ هاوکاری ئێمە هاتبوون بە خۆبەخشی ئەوەش خۆشەکەەوە حاڵەکاتان نابینی ئیتر تۆک ئەگەر شتێکی ناخۆش شبینی بێ گوێی پێ نایە تۆ کاتێکە حاڵەتێکی لەو شێوەیە دروستەوێ ئاگرێک کرێتەوە چاری واشێ مەترسیدان لەسەر دروستەوێ وایە لە کاتێکا کە موچەشەوە نەگرتووە بەڵام هەرە چیت بەڵێ هەر بەو نەفەسەوە ڕێکە ئەڵێ و دەخێ موچە وەرگرتووە بەسیە من بۆ بکە ئەم خۆشەویستیە چییە؟ خۆی ئەو شتانە کە ڕوئەیە بەعزێ مەوقیفەیە هەتا ڕوونەیە ڕەنگە تۆ بێکردنەوەیەکی جیاوازی بە بەڵام کە شتەکە ڕوئەیە لەوێ هیچ شتێک یعنی هیچ مەوقیفێکی ئەوە لە یاد نامێنێ کە بڵێ بۆ نمونە حکومەت مەعاشی نەیاوەیە خەڵکی ئەو دێ خراپەی لەگەڵ کردوم یا شتێ یەکسەر لەوێ تۆ قەناعەتێکی لا دروستە بێ کە بە هەموو قەناعەتێکتەوە ئەچی بەدەم ئەو ئیشەوە کە بتوانی ئەگەر ئاگر بێ کۆنتترۆڵیکەی ئەگەر ڕاوچی بێ دەستگیریکەی ئەگەر زەلامێک سەرپێچی کرد بێ داری بڕی بێ بیگری لەوێ لە کاتی دروستبوونی ئەو شتا تۆ مۆقیفەکە بۆ دروستە بی کاتێ بینی دارێ بڕاوەتەوە چاستێکە لا دروستە بێتەوە پێم ناخۆشە ئەزانم ئەو دارە بە تەمەنانەی کە لە پێدەشتەکانان زیاتر کە وشکە بن جارێکی تر لە جیان دار دروست نابێتەوە ناخۆشە چۆڵەوانیەک دروستەکە بیابانێک کە سەیرەکەی شێوازێکی بیابانە بینی ئەرکەکە خۆشەوە زۆر بەنیازی قەت وازی لێ بێنی یاخود بیگۆڕی بیرم لێ نەکردوێتەوە وازی لێ بێنم ئەمە لە خۆشەویستیە یاخود لەوەی لە بەسەحەت تا گونجێ ئێسەیش تەمەنم کە شمولی کردووە تەمەنم بووە بە 18 ساڵ لە مەکتەبا بووم یەکسەر لە مەکتەبەکە هاتمە دەرەوە بووم بە پۆلیس ئێسەش تەمەنم بگەڕێتەوە بۆ ئەو کاتە واز لە مەکتەبەکەیان مەبمەوە بە پۆلیسی دارچە کار گوڵشاد تۆ کارمەندێکی پۆلیسی دارستان و ژینگەی دەربەنیخانی چی ڕوویە لە کاتی ئەرکات چی و بەسەر هاو بەڵێ لە کاتی ئەرکایەمە شەروەکو برادەرەکان و هاوڕەکانی خۆمان لە ساڵی 2022 لە ئەرکابین ئێوارانێک خەبەرمان بۆ هات کە تەقە لە چەند کارمەندێکمان کرا و چەند ڕاوچەیەک تەقیان لە حیوانی کێوی کردو و کوشتیانەوە تەقیان لە کارمەندەکانشمان کردو و کارمەندێکیان بریندار کردووە ئێمەش کە هەر لەو سنوورابووین ڕۆیشتینە سەر وەختی فەرمانەکەەوە فەرمانمان پێکرا کە بڕۆینە شوێنی دیاریکرا و چین بۆ ئەوەی کە ڕاوچەکە دەستگیر بکەین و
بچینە هانای پۆلیسەکانی ترمانۆ هەر لەو کاتەدا بوو کە تا گەیشتنە شوێنی مۆزوعەکە لەلایەن ڕاوچیەکان و تەقەمان لێکرا و یەکێ لەو بریندارمان بوو یەکێ لەو بریندارانە خۆم بووم. واتە لەم بابەتەیە تەنیا تۆ بریندار بووی؟ بەڵێ من بریندار بووم کەسێ ترشمان بریندار بوو بەڵام پێشتر ئەوەی کە ئێمە چینانایەوە ئەو برینەکەی سوو بوو. بەڵام من برینەکەم قورس و دیار و تقریبا ساڵ و نیەک لە ماڵاکەوتم لە سەرجێ و تقریبا 6 نەشتەرگەریم بۆ کراوە 4 لە ناو هەرێمی کوردستان و 2 نەشتەرگەریش لە دەرەوەی وڵات. حکومەت تێچووی ئەم بابەتی گرتاستۆ یاخۆ لەسەر جیفاین خۆ بوو؟ زۆرینەی گرداستۆ بەڵێ. دۆخ و گوزەرانە دوای برینداربوونت چی بەسەر هاو؟ بۆ چەند ئەو کاتێکە لە ماڵەوە مایتەوە ئەویست چی بکەیت؟ وڵی هەر وەکو عادەتن تۆ دۆخ و گوزەران و چۆن بێت تۆ برینەکەی من سەخت بوو جا ناڕەحەتش بووم خۆشبەختانە سوپاس بۆخوا دوای نەشتەرگەریۆمانە من وەزعم باش بووە و ئێستا باشم و بە ماوەیەکی کورد گەڕامەوە سەر ئیشوکارەکەی خۆم کە پاراستنی ژینگە و سروشتی ناوچەکە و سنوورەکە و هەرێمی کوردستان شەبا بڵین لە جارانش باشترە ئەمە بۆ ئەوە نییە کە من ینی هەنێ حاڵەکات بێ خەڵکێ بە شێوەیەک بینێ ئێمە هیچ کاتێ خۆشحاڵ نین کە ڕاوچیە دەستگیرکەین تاوانێ بکاو دەستگیریکەین ئێمە ئەو کاتە خۆشحاڵین کە کەسێک ڕێگری لێ بکەین تاوانەکە بکات ڕێگری لێ بکەین وەشیار بێ وەشیاریکەینەوە کە ئاگر بەر ناداتە سروشت داری تەڕ نەبڕێت ینی ئەم سروشتە جوانە نەشێنەی سەم لەوانەیە بە تەمەنم 4 جاری تر ڕووم کەوێتە ئەم سروشتە یعنی ئەگەر بۆ سەفرە و سیاحە و بۆ گەشت و گوزار لەگەڵ ماڵ و مناری خۆمە بەڵام ئەو کەسەی کە تێ سروشتەکە تێگەدا و تەقە لە ئێمەشەکە لەوانەیە ئەو بە هەفتانە لەم ناوچاوێ لەم ناو سروشتاوێ ئەبێ ئەو زیاتر پارێزگاری لێ بکە بەڵام بەداخەوە ئەو حاڵەتە بووە هۆی ئەوەی کە ئێمە بوو پاراستنی ژینکە چوین بەڵام ئێمە بووینە قوربانی ئەو پاراستنی ژینکە ئەرکەکەتە چەنێ خۆشەوە زۆر لە ڕادە بەدەن هەر من پێش ئەوەی کە ئەم ئەرکەش هەڵبژێرم بابێژین ئەرکی پاراستنی ژینگە هەر ئەو کاتە ژوابم ئیسش کە لە نەک لەم سنوورە نەک لە هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستانش کاتێ بینم لە تەلەڤیزیۆن لە تیڤەکان سروشت ئەسووتێ یا دارێک یا حیوانێک ئەکوژرێت بەڕاستی ئازارمەیە بووی نەک لە سنووری خۆمان بڵێم من ئەمە بۆ ئەرکەکەی خۆمە و لە پێناو ئەم ئەرکابیکەم بەڵام هەر لە دووریش من لە ڕاستیان ناڕەحەتم بووی هەر لای برادران زۆر جار باسێکم یعنی کاتێککە ئاگرێ لە شوێنێ ترەکەوێتەوە من حەزەکەم بڕۆم بەشدار بووم لە کوژاندنەوە پێشتریش بەشدار بووم بەڵامی سەلوانەیە حاڵەکاتێ بێت نتوانم زۆر ئەوە بکەم ئێستا دۆخی تەندروستی چۆنە بەگەشتی سواز بخوا باشین سواز بخوا ئەلحەمدولیلا زۆر باشین ئینشەڵا کەسە ساغەکەی جارانی یاخۆدەوەی کە گرفتی تەندروستی بۆ دروست کردووی دروستی کردەوە کەسەکەی ساقەکان جاران نابێ خۆتە زانی کەسێکە فیشک بەریکەوێ من داتی لە پشتم و لە با بڵێن ناوسکمۆ دەرچووە و دەمار و ئێسخان ومانی هەموو گردووە ئەمجا کەسێکشتی 6 نەشتەرگەری بۆ بکرێ و هەموو نەشتەرگەری گەورە و لە من تەنانەت لە هەرێمی کوردستانە چارەسەرم بۆ نەیەکرا ئەوانەیشی کە لە هەرێمی کوردستانە و نەشتەرگەریانم بۆ کرا چەند نەشتەرگەری و لەیرە ئەکرات دکتۆر و ئەخساسی خۆی بوو بەڵام دوو نەشتەرگەریم بوو کە لە هەرێمی کوردستان نەکرا ڕوانی هەندستانیان کردم لەوێ کرام 40 ڕۆژ لە هەندستان مامەوە دوای ئەوە گەڕامەوە ئێستا ژێر کات بگەڕێتەوە ئەچیتەوە بۆ هەمان شوێن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕاوچیانە ڕوبەربوونەکە چۆن بوو من هەموو کاتێک هەر ئەم ئەرکەشم نوێ هەر بۆ پاراستنی ژینگە حەزەکەم لە هەموو شتێکە بەشدارم بەڵام ڕوبەڕوونەکە ئێمە دنیا بۆ تەقەکردن لە کەس نەچوین چوین ڕێگری بکەین ئەمجا ئێمەش کارمەندێکمان بریندار بوویت تۆ کەسێک ئاژەڵی کێوی بکوژی ئێمە هەر مەجبورین یعنی جگە لە ئەرک و جگە لە هەموو ئێمە ئەبێ هەر بڕۆین ڕێگری بکەین دواتریش کارمەندێکمانی بریندار کردووە جگە لەوەی کە حیوانەکەی کوشتووە تەقەشی لە کارمەند کردو دوایش هاتووە کەمینی دانەوە یعنی ئێمە داواکارین ئەوە نەکرێ تۆ کاتێ دارێکە بڕی ئەمە تاوانێکی زۆر گەورە نییە پێمان ناخۆشە خەڵکیش پێ ناخۆشە بەڵام تەقەکردن لە کارمەندێک کە بۆ پاراستنی ئەو ژینگە دانریا بوو پاراستنی لە بڕین لە دار و لە کوشتنی حیوان و لە تێکدانی و سروشتە دانراوە تەقەکردنەکە ناڕەحەترە یعنی لە ڕووی یاساوە تۆ قورتتر لە سەرتەکەوێ اینجا ئێمە پۆلیس دارسان هەتا ئەو کاتەی کە تەواو مەترسی نەکوێتە سەر ژیانی خۆمان ئامادەنین تەنانەت یعنی 50 ڕاوشێنی لە کەس لە هاوڵاتیەک ئەو هاوڵاتیش ئەمە خولیایەک و ئارەزوویەکە لە ناخیایەتی یعنی ناتوانین ئێمە خۆ تەواو 100% ڕێگری لێ بکەین هەوڵە دەین ڕێگری لە 150 بکەین بەڵام کە نەشکرا هیوادارم نە ئەوان ڕوبەڕووی ئێمە بینەوە نە ئێمەش بتوانین ڕوبەڕوویان بینەوە
بەڵام ئێمە هەوڵە دەین پارێزگاریان لێ بکەین هەوڵە دەین ئەو ئیش و کارە نەحەقە هەر کەمیکەنەوە. کاک دڵشاد بێجگە لەم ڕووداوی کە تەقە لە بەڕێستان کرا بریندار بووی حاڵەتی دیکەی تەقەکردن هەوە کە تەقەتان لێ کرا بێ و مەترسیتان لەسەر دروست بوو بێجایی تر. بەڵێ بەداخەوە بۆ ئەمەی کەم قسەکە باسیەکەم بەداخەوە بەڵام ئێمە سنوورەکەمان واڵکەوتە شاخە بەحرە ئەوانەیە بەڵێ یعنی لە 3 مانگی مەنعی ماسیە زیاتر لە 10 شەو دەجاربا بژین ئێمە وەشەوان دەرچوونەکانمانەیە زیاتر لە دەجار تەقەمان لێکراوە بەلەممان کون بووە یعنی مەترسی لەسەر ژیانی کارمەندەکانمان زۆرە ئەیتر ئەوە بووە بڵێ ئەوڵا هیچ کاتێک ڕاوچیان و بینیوە تۆ پرسیاری لێکردون بۆ تەقەتان لێەکەن هاو زمانن خەڵکی یەک شوێنن وەکو بینین نەخێری یعنی ئەگەر ئێمە نازانین کێ ئەگەر بزانین کێ کە تەقەکەی دێنە دادگا بەڵام بۆ ڕاوچی تر بۆ خەڵکی تر باسەکەین یعنی ئێمە کەتین تەقە ناکەین ئێمە تین ڕێگری بکەین لەو نایاسایی کە ئەیکات ئەو کردەوەی کە ئەیکات بەڵام ئەوان بە تەقە ڕوبەڕمانەوە پیانێژین بۆچی تەقەکەن ئەم تەقە هینەکەتان قورسترەکە ئەو ئیجراعاتان لەسەر قورسترەکە بەڵام ئەوان خۆ پێلەوەنانێن کە تەقەیان کردووە یعنی هەتایسە ئەوان هەر خۆیان لەسەر حەقدانێن ئەوانێژن ئەمە کارێکە و خوا حەڵاڵی کردەوە بەڵام ڕاستە یعنی 3 مانگی من ئەمە پێم وایە بە پێ شەرعیش و بە پێ یاساش من کە دانریا ئەمەی تر حرامەوێ هەر نەک لە ڕووی یاساوە قەدەغەیە لە ڕووی شەرعیش و حرامە چونکە ئەم ماسیە کاتی گەرادانانێتی هەموو ئاژەڵێک و هەموو باڵندەوینێک لە کاتی ئاوزبوونە لە کاتی بەچە لە کاتی گەرادانانی ماسیە خەدەغەیە لە ڕووی یاسا و شەرعیش و هەر قەدەغەیە ئەمە ڕاو بکرێت ئەگەر چی یاساش نوێ لەو کاتە ئینسان ئەگەر ویژدان و ئەوەی بێ ناوێت خۆی ڕای بکە بەڵام ئەوان هەر خۆیان بە حەقزان لە ئەو ڕووداوانە باسی ئەو ساتەم بۆ بکە کە بریندارکرای ئەو ساتە چی لە مێشتا گوزەرە وڵای ئەو ساتەی کە بریندار بووم بابجین ئێوارانێکی ترنگ بوو مەغریب بوو کات ئێمە گەشتینە شاخەکەی تر دنیا تاریکی کرد من کەوا ڕۆیشتمە ئەو شوێنە بۆ ڕۆیشتم ئەم ڕاوچیانە تەقییان کردو و پۆلیسێکیان بریدان کردوی تر هەڵاتون و ڕۆیشتون ئێمە بە پیری برادەکەمانەوە ڕۆیشتین بێرینی خوار لەو شاخەکە بەرزە و ناڕەحەتە پێشەوشە باران باری و ئەوە بوو دیارە ئەم کەسێکی زۆر ناڕەحەت و ملهور بووە ئەوە تەقی لە من کرد و بریندار دەستگیر نەکراوە نەخێر نەوەڵات تایسە دەستگیر نەکرا و بڕاش منە دەستگیر پێەوە تازە 2 سال چوو بەسەریا کە تەقی کردێکردم بریندار بووم وڵی هەستێکی زۆر ناخۆشم بوو ناڕەحەت بووم چونکە من کە لێی دام هەمووی 2 دقە 3 دقە ئاگام لە خۆ بوو دوایەوە لە هۆشی خۆم چووم دواتر کە هاتمەوەشی خۆمە و کاتر لە شاخدا بەزیمە خوار و هاتمە خوار و ڕوانی نەخۆشخانەکرام هیچ هاوڕەتان هەبوو کە لە کاتی ئەرکە جوین لە زابێ لە کاتی ئەرکاوە لە کاتی ڕوبەربوون و ئەوانە نەوەڵە بەڵام هەر ڕوبەربوون بوو ینی تەقەی لێکراوە تەقەمان لێکراوە و زۆریش زیاتر لە دەکەڕەوە لە بەس ئیمساڵ زیاتر لە دەکەڕەوە تەقەمان لێکراوە لە دەکەڕێت ئەرەوەڵا ینی لە هەموو هەفتەیەکە جارێ 2 جار تەقەمان لێکراوە دوستوچوە کاژمێرمان لەگەڵ تیمەکانی پۆلیسی دارستان و ژینگەی قەرەداغ بەڕێ کرد بینیمان بە چ دۆخێکی دژواردا تێدەپەڕن لە کاتی پاراستنی ژینگەی کوردستان و پاراستنی گیانی ئاژەڵە شێوی و باڵندە شێوەکان من ئێستا هاتوومەتە بەڕێوەبەرایەتی گشتی دارستان و ژینگەی سلێمانی منەمێ لێرە چەند ئامارێ وەردەگرێت کە بزانین سەرپێچەکان چۆنن تا چەندێک هاوڵاتیان پابەندی یاسا و ڕێنمایەکان لەگەڵمانن کاگوشە بەگشتی دۆخەکە چۆنە لەلای پۆلیسی دارستان و ژینگە هاوڵاتیان پابەندی چۆنە سواز بۆخوا و سواسی هەموو هاوڵاتیان و داوا دەستگاکانی تری حکوومەت یاێمی کوردستانی شەکەین کە زۆر هاوکارمانن دیارە لە هەموو مەجالێکە خەڵکی سەرپێکی کاروانە هەر هەیە ینی بەڵام وەکو ئەرزم کردی شکر خەڵک وشیارە و دایمەن لەگەڵ تیمەکانمانە بۆ ئاگرکوژانەوە بۆ خەبەردان لەو خەڵکانەی کە کاری نایاساییەکەن بەرامبەر بە ژینگە یاریمی کوردستان دیارە بە بەردەوامی ئێمە ئەفسەرێکی ئێشگرمان هەیە و هێڵێکی تەلەفۆنمان هەیە کە پەیوەندی ئەو هاوڵاتیانە وەرەگرەیە ئەو کەسانە وەرەگرێت کە پەیوەندیمان پێوەکەن و ئاگادارمانەکەنەوە لە
کاری سەرپێچی لە شوێنە جیاجیەکانی سنووری پارێزگای سلێمانی و تیمەکانی ئێمەش دیارە بە گوێرەی یاسا و بە بڕیاری دادوەر ئەچن بەدەم تەلەفۆنەکانی یا ئەو خەبارانەی کە پێمانەکە و ئیژراعاتی یاسای و ئوسوڵی لەگەڵاکرد. کارمەندەکان زۆر هیلاکن ئێمە 24 کاتژمێرمان لەگەڵا بەسەر بردن چیان بۆ ئەکەن بۆی کە زیاتر ئەوان لەو ئەرکە بەردەوام بن. ئێمە وەکو ئەو ستافەی کە ئیداری ئەم بەڕێوەبەرایەتیە بەڕێوە بین دڵنیایانەکەین کە ئێمەش بە بەردەوامی لەگەڵیانین و لە هەر شوێنێک پێویستی کرد بێ خۆمانیشە چینە سەر شوێنی ڕووداوەکان و دیارە ئیتر ئاوایە ینی بەشی ئێمە بەڕێوەبردن و ئیدارەیە بەشی ئەوانیش کە ڕێگریکردنە لە ئەو کەسانی کە سەرپێچیەکەن و ئێمە زۆر زۆر سپاسی سەرجەم کارمەند و ئەفسەرەکانمانەکەین چونکە بەڕاستی سەربازی ونن و دیارە ئەو بارودۆخی کە ئێستا هەیە هیچ کاریگەریەکی زۆر زۆر خراپی نەکردوێتە سەر ئیش و کار و چالاکیەکانی ئێمە و ئێمە هاوڵاتیان و خۆشەویستانمان لە کوردستان و سلێمانی دڵنیاکەینەوە کە ئێمە هەر پارێزەری ژینگە ئەبین چونکە هەموو جارێک ئێمە ئەو ڕستەیە دووبارەکەینەوە کە پاراستنی ژینگە ئەرکێکی ئاینی و ئینسانی و ئەخلاقیە. ئەمارەکان چیمان پێڵێن 6 مانگی یەکەمی ئەم ساڵ؟ وەڵی بەداخەوە دیارە ڕاوی باڵندەی کێوی 72 حاڵەتە بووە، ڕاوی ئاژەڵی کێوی 19 حاڵەتە بووە، ڕاوی ماسی سە و ئەوە نەبووە و خەڵوسکردن بەیان نایاسایی هەبووە و بەداخەوە دیاردەیە کە لەم ڕۆژانەیە ڕوویدا ئەویش بەکارهێنانی تەزووی کارەبایە بۆ گرتنی ماسی و ئێمە بە دوواداچوونی زۆر زۆر ورد و دەقیقمان کرد لەگەڵ برای بەڕێزمان کاک هاتی لە ئاسایشی ڕۆژاوە و توانیمان ئیسپاتی بکەین کە ئەو ماسیانەی کە لە گۆمێک لەلایەن چەند کەسێکەوە تەزووی کارەبایان نێدرا بوو و ئێمە ڕوبەڕووی دادگامان کردوونەتەوە و داواکاری نەو کەسانی کە ئەیانەوێ بچن ڕاوماسی بکەن قولاب و تۆڕ ئەویش تۆڕێک کە ویژدانی لەگەڵا بێ بۆ ئەوەی پەنجەماسی ئەوانە نەگیرێ و نەفەوتێ چونکە لە داهاتووە هەرە بێ بە ئەو خەڵکانەی کە هیواتیان ڕاوی ماسیە لەبەرەوە بەرامبەر ئەو کەسانی کە بە هەر شێوەیەک لە شێوەکان بە نایاسایی دەست بەرن بۆ ژینگەی هەرێمی کوردستانیا ئەو سەرۆتە نیشتیمانیانەی ئێمە بە هیچ شێوەیەک لیان قبوڵ ناکەین و ڕوبەڕووی دادگایانەکەینەوە. منەوەی کە لە کارمەندەکانی خۆتانە پرسی وتم هیچ دەرزیەکی بێهۆشکەرتان پێ لە کاتێکا ڕوبەڕووی ئاژەڵەکی دڕندە ببنەوە بۆی کە تەقەیان لێ نەکەن ئەگەر بەدەستیتان لەسەر دروست بیاوان وتیان پێمان نییە بەنیازن ئەو پێدەویستیانیان بۆ دابین بکەن. وەڵی دیارە ینی ئێمە سوپاسی ئەو لایەنانە ئەکەین و سوپاسی قایمقامەکان و مدیر ناحیە و پارێزگای سلێمانی ئەکەین کە هاوکارمانن و وەزارەتی ناوخۆش دیارە بۆنەی ئەو بارودۆخەوە لەوانەیە نەتوانین هەموو پێداویستەکان وەکو خۆی هین بکەین جێبەجێ بکەن بۆمان بەڵام تا ڕادەیەک لە هەوڵداین و ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکە هەوڵەین کە پێداویستەکانمان هەمووی جێبەجێ بکرێ بۆ ئەوەی جگە لە توانای بەشەری ئەو ئامێرانەشمان پێبێ کە بتوانین ژینگەی پێ بپارێزین. لە کۆتاییە پەیامەت چییە بۆ ئەو کەسانەی ڕاوەکەن ئەو کەسانەی دار ئەبڕن بەگشتی بۆ هاوڵاتیان؟ داوایان لێ یەکەم کە ئیشی نایاسایی نەکەن چونکە پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی بە دوای ئەو کەسانەوەین کە دەست دەرەژەیەکەنە سەر ژینگەی پارێزگای سلێمانی. زۆر سپاس بۆ حەمید وشیان بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی. بەڵێ ئەوەی کە هەبوو ئێمە 24 کاتژمێر لەگەڵ
تیمەکانی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی بە تایبەت پۆلیسی دارستان و ژینگەی قەرەداغ بووین کە ماندوو نەناسانە خۆنەویستانە سەرقاڵی پاراستنی ژینگەی کوردستانن بۆ ئەوەی ژینگەی کوردستان لە هەموو دەستدرێژیەکی ئەو کەسانەی سەرڕۆن بپارێزن و گیانی باڵندە کێویەکان و ئاژەڵ کێویەکان پارێزن. ئەوان خۆیان دەخەنە بەر فیشەکی ڕاوچیەکان بۆ ئەوەی کە ژینگەکەمان بە جوانی و بە پاچی بمێنێتەوە. خواتان لەگەڵ.